بسم الله بەخێر بن هەموو لایەک دەست بە شەرحیاتی پرسیارەکان دەکەین. یەکەم پرسیار دەڵێت warum sind ältere Fußgänger im Verkehr mehr gefährdet als jüngere؟ لەبەر کەسانی پیادەی بەتەمەن زیاتر لە هاتوچۆدا لە مەترسیدان لە چاو کەسانی گەنج. باشە واتە دوو تایفەمان هەیە، کەسانی بەتەمەن و کەسانی گەنج. لەبەر بەتەمەنەکان زیاتر لە مەترسیدان لەو حاڵەتەی لە هاتوچۆدا. یەکەم sie sehen und hören oft schlechter. ئاستی بینین و ئاستی گوێگرتنیان بە زۆری خراپە، گوێگرتن و بینینیان خراپە. دووەم sie schätzen die Geschwindigkeit von Fahrzeugen oft falsch ein. و هەروەها خێرای ئۆتۆمبیل بە زۆری بە هەڵە لێک دەدەنەوە. ئۆکەی؟ سێمیان sie reagieren oft langsamer، کاردانەوەیان بە زۆری سەبرە und sind weniger beweglich. و هەروەها کەم حەڕەکەش دەکەن، کەم جوڵەش دەکەن. کەواتە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە؟ براکە مەتوانی دەرس بدەیەوە بۆ پراکتیک، تەنها زانیاری بدەیت. خوشکە گوڵاڵە، ئەمن دەرسی نادەمەوە لە بۆ پراکتیکی، بەڵام هەر خوشک و برایەک پرسیارێک شتێکی هەبی یاخود زمانی باش نییە، شتە گرنگەکان چییە، کەلیماتە گرنگەکان چییە کە فێر ببیتن، دەتوانیت نامەی لە بۆ وەتسئاپی بنێریتن. لە وەتسئاپی هەندێک شت هەیە بۆی دەنێرم بۆی سوودی لێ ببینیت و ئینشاءالله وەکو خۆمان تەنها ئەو پرسیارانە ڕوون دەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز، پرسیارەکان شەرح دەکەین لە زمانی ئەڵمانیەوە، ڕاستەوخۆ وەریان دەژێڕین بۆ سەر زمانی شیرینی کوردی. باشە؟ زۆر چاکە. هەر سێکی دەستان خۆش بیتن. زۆرینەی وەڵامەکان دەڵێن هەر سێکی، هەر سێک حاڵەت ڕاستە. لەبەر ئەو سێ حاڵەتەی ئەوانە زیاتر لە مەترسیدان. چێن ئەوانە کەسانی بەتەمەن. پرسیاری دواتر بزانین چمان بۆ دێت. Eine Person am Straßenrand trägt eine gelbe Armband mit 3 schwarzen Punkten. Worauf weist diese Armbande hin? کەسێک لەسەر لێواری جادەیە، چی لەسەر قۆڵیەتی؟ لەزگەیەکی زەردی لەسەر قۆڵیەتی. لەسەر ئەو لەزگەیەش سێ خاڵی ڕەش هەیە، کەواتە ئەوە ئاماژە بە چ دەکاتنە و لەزگە زەردا کە لەسەر شانیەتی لەسەر قۆڵیەتی. یەکەم auf eine behinderte Person، ئاماژە بە کەسێک دەکاتن کەوا خاوەن پێداویستی تایبەتە، با بەو شێوازە بڵێن. دووەم auf die Zugehörigkeit zu einer Berufsgruppe، بەوەی کەوا سڵاو کاکە مالیک بەخێر بێبراجیان، بەوەی کەوا ئەو کەسە ئاماژەیە ئەو کەسە سەر بە گروپێکی بازرگانی بیتن. سێمیان auf eine besondere Verhaltenspflicht gegenüber dieser Person، بەوەی کەوا ئاماژەمان پێ دەکات کە دەبێتن هەڵسوکەوتێکی زۆر تایبەت بەرامبەر بەو کەسەی بکەین. لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە جەماعەت؟ سپاس بۆ خوشکبرانەی کە لایڤەکەی شەیر دەکەن یاخود لایکی دەکەن، سپاسان دەکەم. ئەوەی کە دەیکەن بۆ خوشک و برای ترە ئەکتیو دەبی لایڤەکە و بینەری زیاتری دەبیتن، خوشک و برای دیکە زیاتر سوودی وەردەگرن ئینشاءالله. کاک ئەمیر دەڵێت چۆن وەتساپم دەستکەویتن؟ کاک ئەمیر بڕۆ سەر ئەکاونتەکەم. باشە، بڕۆ سەر ئەکاونتەکەم. لە ئەکاونتەکەم لە ژێر ناوەکەم نووسیتم کۆرسی ئۆنلاینی تایبەتمان هەیە و لیnkەکەم دانە، لیnkەکەی دابگرە، هەموو ئەکاونتەکانی تێدایە، ڕاستەخۆ وەتساپیشی تێدایە و دەتوانی ڕاستەخۆ نامی بنێری. وەڵامەکان جیاوازن. یەکەم و سێیەم فەقێ دیمەندەرێ، یەکەم و سێم و دووەم، بەڵام یەکەم و سێمی نووسیتەوە، یەکەم و سێم. چیتر ڕای جیاوازە، چێ دووەمی هەڵدەبژێریتن. کەس هەیە بڵێ دووەم ڕاستە؟ ئەو کەسە سەر بە گروپێکی بازرگانی بیتن، ئایا ئاماژە بەوەی دەکاتن؟ دەستان خۆش. بەهەرحاڵ نەخێر، بەڵکو وەڵامی یەکەم و سێمی ڕاستە، بەوەی کە ئەو لەزگەیە ئاماژە بەوەی دەدات ئەو شەخصە خاوەن پێداویستی تایبەتە. و هەروەها وەڵامی سێمیش دەبێتن چ بکەین؟ لێرەدا دەبێت هەڵس و کەوتی تایبەت بەرامبەر بەو کەسەی بنوێنین. سڵاو لێبێ خوشکە دوعا بەخێر بێ. پرسیاری دواتر. Wie können Sie beim Fahren gefahrlos feststellen, ob die Fahrbahn vereist ist? چۆن دەتوانن لە کاتی لێخوڕیندا بەبێ مەترسی بزانین کەوا جادەکە بەستویەتی یاخود نا؟ سڵاو کاکۆ، سڵاو خوشکۆ بەخێر هاتی، خوشکێ، سڵاو خوشکێ بەخێر هاتی. کەواتە وەڵامەکان bei ganz langsamer Fahrtbremsen
لە خێراییەکی زۆر کەم ئیستاپی دەکەم بۆ ئەوی بزانم ئایا لەو حاڵەتەی زادا بەسوێتی یاخودنا. دووەم کرێفتی گازکی بن پێت لەسەر گازی دابنێ هەتاوە دەگەڕێ بزانی کە ئایا بەستیتی یاننا. سێمیان Lenkung ruckartig hin und her bewegen سوکانی ئەو سەر و ئەو سەری پێ بکەین حڕەکەی زۆر بە سوکان بکەین کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە. جەماعەت لایک بکەن سپاسان دەکەم بزانن ڕێژەی بینەری چەند کەم بۆوە لەبەر ئەوەی لایک ناکرێتن تکاتان لێ دەکەم لایکی شاشە بکەن سپاسان دەکەم. زۆرینەی وەڵامەکان دەڵێن یەکەم bei ganz langsamer Fahrt bremsen. دەستان خۆش ئەوە وەڵامە ڕاستەکەیە بزانن کە لایک دەکەن ڕێژەکە بەرزەبتەوە بینەری زیاتری دەبیتن. ئەوە وەڵامە ڕاستەکەیە. چۆن دەزانین بەبێ مەترسی کە جادە بە سوێتی یاخودنا کاتەکە لەسەر خێراییەکی زۆر کەم ئیستاپی دەکەین لەو حاڵتەی هیچ شتێک ڕوو نادات. سڵاو براگیان سڵاو خوشکی بەڕێزم. پرسیاری دواتر ڤیدیۆیەکمان بۆ هات تەمەشای ڤیدیۆکەی بکەن جەماعەت. لێرە لە ناو شارداینە خێراییمان 40 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە ئەمتان لێ دیارە. سڵاو لێبی کاکێم بەخێر بێن. ئەو پاسکە سوارەمان لە پێشە حاڵەتەکە چ بوو ئاوگابنشتێلم تەمەشا ئەوە حاڵەتەکەیە پاسکە سوارێکمان لە پێشە لۆفێکشمان هەیە و ئێلکاڤێکیش لەسەر زادێ ڕاوەستایە باشە. کەواتە پرسیارەکە دەڵێت Wie verhalten Sie sich richtig چۆن بە شازێکی گونجاو هەڵسکەوت دەکەی. کاتی کۆرسەکەم گۆڕیە چکە و هەفتەی سبەینان بووم بۆیە دەرسەکەم زووتر تەواو کردیە لەگەڵ تەڵەبەکان باشە. Wie verhalten Sie sich richtig چۆن بە شازێکی گونجاو لەو حاڵتەی هەڵسکەوت دەکەین. یەکەم Ich überhole den Radfahrer vor Erreichen des LKW. بە پێش ئەو پاسکە سواری دەکەمەوە پێشی ئەوەی کە پاسکلەکە بگاتە ئێلکاویەکەی. وڵایە یەک وەڵا لایک بە پارە نییە تکایە لایک بکەن تخوا لایک لایک بکەن جەماعەت لایک بکەن دەستان خۆش بیت. ئەوە وەڵامی یەکەم. دووەم Ich überhole den Radfahrer nach der Kurve. ئەمن بە پێش ئەو پاسکە سواری دەکەومەوە دوای لۆفەکەی. سێیام Ich überhole den Radfahrer zwischen LKW und Kurve. بە پێش ئەو پاسکە سواری دەکەمەوە لە بەینی لۆفەکە و ئێلکاڤیەکەی باشە واتە ئەلێرە دەیگرم کوردواری خۆمە ئەلێرە پشتەمەلی دەگرم لەو بەینەیدا پێشی تێپەڕم لە لۆفەکەی و کاتەکە لە ئێلکاڤەکەی تێپەڕم لەو حاڵتەی. کەواتە زۆرینەی کۆمنتەکان چ بوو؟ وەڵامی یەکەم بوو نیە وەڵامی دووەم زۆرینەی کۆمنتەکانە. وەڵامی دووەم زۆرینەی کۆمنتەکانە باشە. ئەوە وەڵامی دووەم ناخدێ کۆڤە وەڵامە ڕاستەکەی دەستان خۆش بیت بۆ چونکە ئەمە نازانین ئەدیەگەر ئۆتۆمبیل بەرامبەرمان هات کەواتە مەترسیدارە کە ئەمە لە پێش لۆفەکەی بە پێشی بکەوینەوە. بۆ خوشکبرانی کە هێشتا فۆلۆیان نەکردوین فۆلۆمان بکەن ئینشاءڵڵا مەبەستمانە کە سوودتان بێ بگەینین دەستان خۆش بیتن. ئەمەش بەردەوامی پێدەدەین ئینشاءڵڵا بەلایکەکان هات کۆمنتا دیئەکتیڤێت. یاڵا جەماعەت ئەوە کۆمنتمان هەمووی دیئەکتیڤێڕین کردیە. لێرەدا was ist in dieser Situation richtig لەو حاڵەتەیدا چ شتێک ڕاستە. سپاس کاکەتەنیا لەو حاڵتەیدا چ شتێک ڕاستە. ئەمە شەرحیاتەکەی بۆ خۆم لێ بگەڕێن باشە تازە مادەم کۆمنتەکان داخران هاتەوە. لێرەدا چمان هەیە چوارڕیانێکمان هەیە چوارڕیانێکمان هەیە ئەو هێمایەمان هەیە ئەو زەربەی لەسرە ئەرێ ئەو هێمایە بە مانای چ دێت؟ یەکەم an der nächsten Kreuzung gilt die Vorfahrtregel rechts für links. لە چوارڕیانی پێشە خۆمان ئەو چوارڕیانەی یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکرێت. ئایا ئەوە ڕاستە؟ دووەم an der nächsten Kreuzung endet ein verkehrsberuhigter Bereich. لەو چوارڕیانەی کۆتایی بە ناوچەیەکی نیشتە جێبوون دێتن. سێیەمیان an der nächsten Kreuzung habe ich Vorfahrt. یاخود لەو چوارڕیانەی کە لە پێشمە چم هەیە ئەمن ئەولەویەتم هەیە فۆفاتم هەیە. کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە جەماعەت تکایە لایکی شاشە بکەن جەماعەت لە لایکەکان بەردەوام بن بابینەرمان کەم نەبتەوە خوشکبرای زیاتر سوودی لێ ببینیتن.
وەڵامەکان یەکەم دووەم وەڵامی جیاوازمان هەیە یەکەم وڵا لە ناو لایفەکەی خەریکە دەسمە دەری پەنجەم بگرن سڵاوی خوا لە هەموو لایەک حاق جەلال سڵاوی خوا لە توش برای بەڕێز بزانم ئەگەر لای بخەن ناتوانم بەشداری زۆرینەی وەڵامەکان وەڵامی یەکەمە ڕەحمەتان لێبیتن بەو ڕەمەزانەی دەستان خۆش بیتن ئەوە وەڵامە ڕاستەقینەکەیە باشە ئاگادار بن ئەوە پێمان دەڵێتن لەو چوارڕیانەی یاسای ڕاست بۆ چەپەیە تاکە هێمایە وەکو هێمای هاتوچۆ کە ئاگدارمان بکاتەوە پێمان بڵێتن لەو چوارڕیانەی یاخود لەو سێڕیانەی چمان هەیە دایمەخن کۆمنتی دامەخن باشە لەو چوارڕیانەی چمان هەیە یاسای ڕاست بۆ چەپمان هەیە ئۆکەی باشە زۆر چاکە حاڵەتەشی دیکەمان هەیە ئەگەر بێت و ئەو هێمایەمان نەبیتن لێرە خەتی سپی هەیە وەکو ددانی وایە ددان ها خەتەکان پچر پچرا پێی دەگوتێ های فیش چێنە وەکو ددانی ماسی وایە ئەلێرەیە ئەوەش ئاماژەمان پێ دەکات کە ئەگەر ئۆتۆمبیلی دەسە ڕاستمان هەبیتن ئیزنی دەدەین بۆ چکە فۆفاتی هەیە لە پێشە خۆمان ئەوەش وەکو زانیاری بچینە سەر پرسیاری دواتر پرسیاری دواتر دەڵێت بۆ سەس و بەهۆلن فبوتن ئەرێ لەکوێ پێشکەوتنەوە مەمنوعە ڕێگە پێدراو نییە سپاس کاکەتەنیا دەستان خۆش جەماعەت بۆ خوشکبرانەی کە لایکی شاشە دەکەن لایڤەکەی شەیرەکە زۆر کەمە شەیرەکە زۆر کەم کرایە بەرحاڵ لەکوێ پێشکەوتنەوە مەمنوعە in allen Einbahnstraßen لە هەموو ئەو ڕێگانەی کەوا یەک ئاراستەیان هەیە دووەم wo der Gegenverkehr behindert werden könnte لەکوێ کە ڕێگری لە ئۆتۆمبیلی بەرامبەری خۆت بکەیت ئۆتۆمبیلی بەرامبەر سێەم wo die Verkehrslage unklar ist لەکوێ کاتەکە بارودۆخی هاتوچۆ ناڕوون بیتن ئۆکەی ڕووداوی هاتچۆ هەیە بۆ نمونە باو شتێ لە هەیە کەواتە ئەوە مەبەستێتی لەو سێ حاڵەتەی کامەی ڕاستە یاخود شتاو هەیە زۆرینەی وەڵامەکان دووەم و سێم ڕەحمەتان لێبیتن دووەم و سێم وەڵامە ڕاستکە بۆ یەکسەر ڕۆی هەر یەکسەر تێم پەڕات ببورن بە سەریحی پەنجەم پێکەت یەکسەر ڕۆی بەڵام وەڵامەکان ڕاست بوو دەستان خۆش پرسیارێکی تر Welchen Seitenabstand müssen Sie beim Überholen von Fußgängern und Radfahrern einhalten? ئەمە کاتێک کە بە پێش پاسکە سوارەشی دەکەوینەوە یاخود کەسێکی پیادە دەکەوینەوە دەبێتن لە ئەسنای پێشکەوتنەوە کە لە تەنیشتی تێپەڕ دەبین چەند بینی بدەینە تەنیشتە خۆم و وی بینی خۆم و ئەو پاسکە سوارێ بینی خۆم و کەسە پیادەی بەلای کەمی دەبیت چەند بیت ئەو پرسیارە ئاگادار بن بە شێوازێکی گشتی لێمان دەکاتن کەواتە سێ وەڵامی پێداینە یەکەم Ich muss außerorts ئەمن دەبێت لە دەرەوەی شار mindestens 2,0 Meter Seitenabstand einhalten لە دەرەوەی شار بەلای کەمی 2 مەتری جێبەجێ بکە دووەم Ich muss innerorts mindestens 1,5 Meter Seitenabstand einhalten لە ناو شاریشدا دەبێتم بەلای کەمی مەتر و نیوەک بینی بدەمێ سێمیشان Ich muss innerorts mindestens 1,0 Meter Seitenabstand einhalten. چ دەکەین لە ناو شاردا بەلای کەمی مەترێک دەبێت مەودای بدەینێ کەواتە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە دەستان خۆش سپاسان دەکەم جەماعەت لایکی شاشە بکەن یەکەم و دووەم هەمووتان دەرێن یەکەم و دووەم دەرێم ڕەحمەتان لێبیت یەکەم و دووەم لە ناو شاردا مەتر و نیوەک لە دەرەوەی شاردا 2 مەتر گەر لەو پرسیارەی جێ بگەن وای دابنێن نزیکەی 5-6 پرسیارتان هەل کردیە بۆ چکە پرسیارمان هەیە بەتەنێ بەس پرسیار لە دەرەوەی شار دەکاتن لە پاسکە سواری کاتێکە بە پێشی دەکەویەوە یاخود کاتێک بە پێش کەسی پیادە دەکەوی یاخود لە ناو شار دەڵێ کاتێک بە پێش کۆتەرێکی بکەویەوە ئی غۆلەی ئەویش هەر مەتر و نیوەکە باشە کەواتە ئەوەمان زانی دەستان خۆش بچینە سەر پرسیارێکی تر Wer muss hier die Fahrrichtungsänderungen anzeigen? تەمەشای ئەو حاڵەتەی بکەن ئێستا پێم برێن چێ دەبێتن لێرەدا ئیشارەتی پێ بکات کە سایدی خۆی دەگۆڕیت
کە پێ دەکاتەوە چێ لێرەدا ئیشارەتی پێ دەکات من سیارە سوورەکە ماتۆڕەکە وەڵامەکان هەرسێکی زۆر دەستان خۆش زۆرینەی هەر زۆری وەڵامەکان دەڵێن هەرسێکی بۆ هەرسێکی ئەمن پێز دەکەمەوە بۆ دەستە چەپی خۆ ئەوە تەواوە ئەم دەبێ شاتی پێ بکەم سیارە سوورەکە پێز دەکاتەوە ئەوش بۆ دەستە چەپی خۆی کە ئاڕاستەی بەرامبەرمانە ئەوەش ڕاستە ماتۆڕەکەش پێز دەکاتەوە بۆ دەستە ڕاستی خۆی ڕەحمەتان لەبی کەواتە هەرسێکی ڕاستە لە پرسیارەکەی تێبگەن نەچن یەکسەر تەمەشا بکەن بڵێ وڵات چێ ئەولەویەتی هەیە پرسیارەکەی بخوێننەوە دەرێتن فەهم السؤال نصف الجواب تێگەشتنی سوالەکەی نیوەی وەڵامەکەیە کەواتە لێرە تەنها داوای چما لێ دەکاتن تەنها داوای ئەوما لێ دەکات چێ ئیشادی پێ دەکات بەڵام ئەمن ئێستا پرسیارتان لێ دەکەم ئەو حاڵەتە چێ ئەولەویەتی هەیە چێ یەکەم کەس دەڕوات براکەم لە کۆتایی ئەتوانم پرسیارێک بکەم بەڵێ مەجای پرسیار وەڵامیش دێڵمەوە ئینشاءڵڵا لە دوای دەرسەکەی باشە خوشکی بەڕێزم نیو سەعاتێک ئێستا چارێگەکە دەرسی شەرح دەکەین چارێگەچکە دەرسی شەرح دەکەین واز دەینم لە شەرحیاتەکەی ئەوجا لە خزمەتاندا دەبم مۆتۆر ئەوجا من دەستان خۆش ئەوانەی کە دەڵێن ماتۆڕەکە ئەوە وەڵامە ڕاستەکەی لێرەدا ماتۆڕەکە یەکەم جار دەڕواتن ئەوجا ئەمن دەڕۆم بۆ چووکە لەسەر ڕێگە ئەولەوێتەکەم ئەولەوێتم هەیە لە پێش سیارە سوورەکەی ئەوجا سیارە سوورەکە دەڕواتن زۆر چاکە پرسیاری دواتر بزانی چ دەڵێت دەڵێ bei stockendem Verkehr müssen bestimmte Bereiche freigehalten werden stockendem Verkehr چییە ئەی باوە ئەوشەی کابڕوون لە قاموسی لێ بدەم stockendem Verkehr کاتێکەوە هاتوچۆ ڕادەوەستیت هاتوچۆ دەچەقیت کوردەواری هاتوچۆ دەچەقیت کاتێک کە هاتوچۆ ڕاوەستایە هەندێک شوێن هەنا بە تایبەت دەبێت بەکراوەی بهێڵدرێنەوە هەندێک شوێن هەنە کە نابێت بلۆچیان بکەیت هەندێک شوێن هەنە سەرفەڕ هەنا کە نابێتن ڕابۆستی و قەپاتیان بکەیت کەواتە ئەوە کوێیە ئەو شوێنانە کوێنە باشە کاتێک هات چۆ ڕاوەستایە چ شوێنێک دەبێت بەکراوەی بهێڵینەوە کۆی چونگن چوارڕیانەکان دووەم گۆنشتوک ئاینفاتن ئاوسفاتەکەش بیتن هەر فەرقی نییە بەهەرحاڵ گۆنشتوکەکە لێرە گرنگە گۆنشتوک ئەو سنوور و ئەو حەڕمەی پێشەکەی ماڵی خۆت دەکات یاخود گەرازی خۆت دەکات باشە داخیلبوونی سنووری حەوشەی ماڵی خۆت یاخود ئەو سەوزایی پێشەکەی ماڵی خۆت سێم بان و بەگەنگن سەر سکە قیتارەکان کەواتە لەو سێ وەڵامەی کام بەڕاست دەزانن ئەم پرسیارە لە هەموو ئیمتحانێک دێتەوە بۆ منیش هات کەواتە ئێستا حەلی دەکەین ئینشاءڵڵا جەماعەت لایکی بفرێنن ئەو شۆ بزانم ڕیکۆردی تۆمار بکەن سپاسان دەکەم دەستان خۆش بیتن سپاس بۆ شێرەکانتان یەکەم و سێم زۆرینەی وەڵامەکان نابینم یەکەم و سێم بیتن نازانن باشە ئەوە چێ دەرێت دووبارەی بکەوە کاک عەلی دەرێتن باشە bei stockendem Verkehr müssen bestimmte Bereiche freigehalten werden کاتێک کە هاتوچۆ ڕادەوەستیتن هەندێک شوێن هەیە بە تایبەت دەبێت بەکراوەی بیان هێڵینەوە نابێت بلۆچیان بکەین باشە هەندێک سەرفەڕ هەندێک شوێن هەیە نابێتن ئەمە بلۆچیان بکەین ئەو شوێنانە شوێن welche sind es Kreuzungen چوارڕیانەکان Grundstückseinfahrten پێشەکەی ماڵی خۆت ئەو حەڕەمی ماڵی خۆت سنوورەکەت کاتێکە داخلی ناو ماڵی خۆ دەبی بۆ گەراجکردن پارکردن یاخود بان و بەگەنگە سکە قیتارەکان لەو سێ وەڵامانە کامی ڕاست بوو ئەمن وەڵامی یەکەم و سێم دەستان خۆشبی کۆمنتی زۆرم دیت کەوا یەکەم و سێمیان بەڕاست دانابوو یەکەم و سێم وەڵامە ڕاستەکانن ئاگدار بن چوارڕیان سێڕیانیشی باز نەکردێ بەڵام سێڕیانیش وایە ئۆکەی سێڕیانیش وایە لەو حاڵەتانە سپاس کاکەتەنیا لەو حاڵەتانە چمەکەن مەکەن لێرەدا لە پێش ئەو سەرفەرعانە ڕابۆستن یاخود لەسەر سکەی قیتاری ڕاوەستان بە مشازێک مەمنوع ئۆکەی بچینە سەر پرسیاری دواتر حاڵەتەشی تایبەتمان هەیە
حاڵەتەکی تایبەتمان هەیە Sie möchten geradeaus weiterfahren. ئەتوو دەتەوێت ڕاست و ڕاست بڕۆی چوارڕیانێکمان لە پێشە لێرە ترافیکیش سەوزە هیچ ئەشکالێکمان نییە دەمانەوێت ڕاست و ڕاست بڕۆین بپەڕینەوە ترافیکیش سەوزە حەقی خۆمانە بەڵام Was ist in dieser Situation richtig? لەو حاڵتەیدا چ شتێک ڕاستە چمان هەیە جەماعەت geschlossene Verbandمان هەیە بە ئەڵمانی ئەوە پێی دەگوتێت geschlossene Verband واتە چێ قافلەیەکی داخراومان هەیە قافلەیەکی داخراو قافلەی داخراو چییە؟ سیارەی حکومیە سیارەی بۆ نمونە پۆلیسایە کانگن واگنە فۆیە vەیە کەسێکی سیاسیە دێت تێپەڕ دەبیتن ئەوانە چیان پێ دەگوتێتن geschlossene Verband واتە قافلەیەکی داخراو سەرڕای ئەوەی کە ترافیکمان سەوزە بزانن چۆن هەڵسکەوت دەکەن باشە بۆ چووکە قافلەی تایبەتمانەیە داخراو Ich warte an der Haltlinie ئەم لەسەر ئەو هێڵکاریەس پێ ڕادۆستم Ich überquere die Kreuzung ئەمن هات دەکەم لە بین ئەو دوو ئۆتۆمبیلەی دەردەچم تێپەڕ دەبم سێمیان Ich lasse den geschlossenen Verband durchfahren ئەم ڕێگە بەو قافلە داخراوەی دەدەم کەوا تێپەڕ بن کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە ڕەحمەتان لێبی دەستان خۆش لایکی شاشەی زیاتر بکەن سپاسان دەکەم وەڵامەکان دەرێن یەکەم و سێم Ich warte an der Haltlinie Ich lasse den geschlossenen Verband durchfahren خوشکە بارانەوە بزانم هەر دەڵێتن دووەم چیتر دەڵێ دووەم کەسی تر هەیە بڵێ دووەم کەسی تر هەیە بڵێ دووەم نا دەستان خۆش دووەم غەڵەتە باشە کاکێمی ژەرە یەکەم و دووەم جەماعەت لێرەدا ڕاستە ئەمە کە ترافیکمان سەوزە بەڵام ئەوە سڵاو دەی بە خوشکایفە بەڵام لێرەدا قافلێشی تایبەتمان هەیە لەو حاڵتانەش ڕەچاویان دەکەین کەواتە لەو حاڵتانە ئیزنیان دەدەین بڕۆن بۆیە وەڵامی یەکەم و وەڵامی سێمی ڕاستە ئۆکەی دەستان خۆش وەڵامی یەکەم و وەڵامی سێمی ڕاستە بچینە پرسیاری دواتر بزانین چمان دێتە پێش ڕکلەممان لۆ هات ئەو پرسیارە چ دەرێ با باندیش نەبی ڕکلامەکەی لابدەم ئەوەش حاڵەتەکی تایبەتە ئەوەش حاڵەتەکە کە پێویستە بیزانین Womit müssen Sie bei derartigen Querungshilfen rechnen باشە ئەوە لە ناوەندی جادەی چمان هەیە لە ناوەندی جادەی گەورەی دەکەم بۆی بە جوانی بیبینن ئەوە Querungshilfەی پێدەگوترێتن واتە ڕەسیفەکە دروست کرایە ناوبڕەکە دروست کرایە یارمەتی کەسانی پیادە دەدات بۆ پەڕینەوە ئۆکەی دەکرێت بە هێندە نێسیش یاخود فێکێس ئێنزل ناوی بنێن ئۆکەی کەواتە لەو حاڵەتەیدا حساب بۆ چ دەکەین لێرەدا کاتەکە ئەو نیمچە ڕەسیفەمان هەیە دروست کرایە بۆ ئاسانکاریەک بۆ پەڕینەوە ئەمە حساب بۆ چ دەکەین یەکەم Radfahrer überqueren die Straße ohne den Verkehr zu beachten. پاسکسوار لە جادەکەی دەپەڕتەوە بێ ئەوەی ئاگاداری چ بیتن هاتوچۆی بیت. دووەم Fußgänger nehmen an, dass sie Vorrang vor dem Verkehr haben. کەسانی پیادە وا تێدەگەن وا بۆی دەچن کەوا ئەوان مافیان لە پێش ئۆتۆمبیلەوە هەبیت واتە خۆیان لێ دەدەن لە زادەی دەڕۆن دەپەڕنەوە بێ ئەوەی کەوا حساب بۆ سیارێ بکەن بۆ چکە وا تێدەگەن کە مافی خۆیانە بڕۆن. سێیەمیان Fußgänger beachten stets den Vorrang von Fahrzeugen. باشە مەبەستی لێرەدا ئەوەیە کەوا کەسانی پیادە وا تێدەگەن پێچەوانەی وەڵامی دووەمە باشە وا تێدەگەن کەوا چییە ئۆتۆمبیل مافی هەیە لە پێش کەسانی پیادەوە بۆیە لەو سێ وەڵامەی زۆر ئاسانە حاڵەتەکی شازە ڕاستە بەڵام لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە زۆرینەی وەڵامەکان کۆمنتی ئێستا بکەن چکە تا ئێستا تەمەشای کۆمنتەکانتانم نەکردبوو یەکەم و دووەم سێیەم یەکەم و دووەم حاڵەتەکان حاڵەتی جیاوازمان هەیە وەڵامی جیاوازمان هەیە زۆرینەی وەڵامەکان یەکەم و دووەمە کە دەڵێ پاسکسوار حساب بۆ لە کاتی پەڕینەوە حساب بۆ هاچۆکەی ناکەن Fußgänger nehmen an, dass sie Vorrang vor dem Verkehr haben. ڕەحمەتان لێبیتن وەڵامی یەکەم و وەڵامی دووەمی ڕاستە باشە سپاس بۆ خوشکبرانی کە ئەکتیڤن لایڤەکەی شێر دەکەن
لایڤەکەی لایک دەکەن دەستان خۆش بیتن ئەوەی کە دەیکەن بۆ ئەوەیە کە کار ئاسانی بۆ خوشک و برای دیکە بکەن داخلی ناو لایڤەکەمان بن سوودمان لێ ببینن ئینشاءڵڵا دەستان خۆش بیتن 25 دقەیە ڕیکۆردەکە 5 دقەی دیکە دەڕواتن ئۆکەی بزانین چەند پرسیاری دیکە دەتوانین حل بکەین پرسیارێکی ترمان بۆ هاتیتەوە دەڵێتن Sie sind an einem Unfall beteiligt تووشی ڕووداوەکی هاتوچۆی بووینە خوانەکە ئینشاءڵڵا بەڵام لە حاڵەتەکی وە نمونەی بینینەوە دەڵێت تووشی ڕووداوەکی هاتوچۆ بووینە welches Dokument müssen Sie an dem Unfall beteiligten der auf Fehllangen vorweisen چه دۆکیۆمنتێک لێر و حاڵەتی دەبی پێمان بیت و هەروەها پیشانی کەسی بەرامبەریشی بدەین ئۆکەی چه دۆکیۆمنتێکمان دەبی پێبیتن den Führerschein مۆڵەتە شۆفێریەکەت den Vertrag zur Haftpflichtversicherung عقدی بیمەکەت عقدی تەمینەکەت یاخود die Zulassungsbescheinigung Teil 1 oder die Betriebserlaubnis Die Zulassungsbescheinigung Teil 1 مەبەستی لێرەدا سەنەویە بچووکەکەیە Teil 1 هەموو کات بچووکەکەیە oder die Betriebserlaubnis بۆ نمونە جەماعەت ئەمن سایق تەکسیمە باشە ئیجازەیەکی تایبەترم دەبی هەبی جگە لە ئیجازەی ئاسایی کە پێزۆن بفۆردەڕموشاینە لەو حاڵتەی دەبی پێت بیتن ئەوە Betriebserlaubnis یعنی لەو حاڵەتەی ئەمن ڕێگەم پێدەدا کە ئەم تەکسی باژۆم ئۆکەی ئایا کەواتە لەو سێ وەڵامانە کامەی ڕاستە لەو سێ وەڵامی کامەی ڕاستە چەند ڕۆژە چاوەڕێی لایڤم وەڵی معاشی هەرێم پێش تۆ گەیشت کاکە سڵاوتانێ کاکە معاشی هەرێم هێشتا نەگەیشتیە ئەدی برام ئەدی دوێنێ شوێ لە لایڤی بوویمە پێرێ شوێنە بەس بەتر پێر لە لایڤی بوویمە باشە لە پاش سەعاتەوە لە لایڤی بوومە برا بەڕێزەکەم زۆر چاکە وەڵامەکان یەکەم و سێم چیتر یەکەم و سێم German please Odyssia Wallah tut mir leid wir erklären hier nur auf kurdische Sprache dafür sind wir hier Rahmatan lebit den Führerschein und die Zulassungsbescheinigung Teil 1 oder die Betriebserlaubnis باشە ئەوە هەردوو وەڵامە ڕاستەکانن وەبەر یەک پرسیاری دیکە دەکەوین یەک پرسیاری دیکە شەرح دەکەین جەماعەت لایکی بفرێنن تکایە باشە کوا ئەدمین تکایە کۆمنتەکان دابخەجارێ با من ئەو پرسیارەی حەل بکەم ئەو خوشک برانش با لایکی شاشەی بکەن ئەمن هەر وەڵامەکەش بەخۆم دەدەمەوە کۆتا پرسیارەیەڵە ئەوەش عایدی خۆم باشە ڤیدیۆیەکمان هەیە تەمەشای ئەو ڤیدیۆی بکەین ئەوە خۆشتریشە خۆشم تێڕا دەبینەمە لە ناو شارداینا خێراییمان تقریبان 45 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە ئەو ئۆتۆمبیلە زەردەمان لە پێشە ترافیکێک هات تەمەشا بکەن ئاها لێرە ئەمە دەربارەی ئەو ڤیدیۆیەکی دیکەشمان هەیە و لەسەر ئەو بابەتەش دوو پرسیاری دیکەمان هەیە کەوان نووسراون بەبێ ڕسم بەبێ ڤیدیۆ بۆ ئەو شتەی باز دەکەم بۆ ئەوەی باز دەکەم کەوا لێتان تێک نەچیت چونکە دوو پرسیارن هەر پرسیارە و دوو حاڵەتی تایبەتە لێرەدا چونکە ئەمە لە ترافیکەکەی نزیکین زۆر دوور نینە لەو حاڵەتەی خێراییمان سەروی 40 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە واتە ناتوانین لە کاتی خۆمان لەسەر هێڵەکەی بوەستین بۆیە چ دەکەین ڤایتە فاغنی دەکەین ئۆکەی ئەوە وەڵامە ڕاستەکەیە ڤایتە فاغنی دەکەین بەڵام لە ڤیدیۆکەی تردا ئەمە نزیکەی 40 مەترێک دوورین لە ترافیک دەبتە زەرد لەو حاڵتی بە ئیسراحەت ڕادەوەستین مەسافەیەکی چاکمان هەیە ڕادەوەستین باشە جەماعەت لایکی شاشە با بڕوات سپاسان دەکەم بەردەوام لە لایکی شاشە ئەوە سەبارەت بە ڤیدیۆکان سەبارەت بە پرسیارەکانیش کە بەبێ ڕسم و بەبێ ڤیدیۆیە هەمان حاڵەتە دەڵێت بۆ نمونە پێ دەڵێتن ئەتوو نزیک دەبێەوە لە ترافیکە چی ترافیکەکە خێرایت ئەتوو 40 کیلۆمەترە و 10 مەتر پێشی ترافیکەکەی ترافیک لە سەوزەوە دەبتە زەرد چ دەکەی ئەو کاتی ئەو حاڵەتەیە دەڵێن ڤایتە فاغنی دەکەین بەڵام لە پرسیارەکەی ترکە تەنها نووسینە دەڵێت
دەڵێتن ئەتوو خێرای 40 کیلۆمەترە لە کاژمێرێکدا و هەروەها 40 مەتر دووری لە ترافیک لە پێشت لە سەوزەوە دەبتەزەر چ دەکەی لەو حاڵتەی ئەبغێنزنی دەکەین. ئۆکەی کەواتە ئەوە کۆتا پرسیار بوو. هیوادارم سوودتان لێبینی بیتن.